سڵاتان لێبێت بینەران و بیسەرانی رادیۆ ڕوودا و ڕانێتان لەگەڵا لە بەرنمەیەکی دیکەی دکتۆر ئۆنلاین. بابەتی ئەم بەرنامەمان چاوە، باس لە کێشەکانی چاو دەکەین. بۆ ئەم بەرنمەیەم میوانی بەرنامە دکتۆر ئاری ساڵایی، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو لەگەڵمانە لە رادیۆ ڕوودا و زۆر بەخێر بێت دکتۆر ئاری. زۆر سپاس، دەستان خۆش. زۆر سپاس دکتۆر. دکتۆر بالەوە دەست پێ بکەین کە ئەو پشکنینانەی بۆ چاو دەکرێت 6/6 چاو کە کاتێک سەردانی پزیشکی دەکەین، بۆچی لەسەر 6 واتە ژمارە 6 پشکنینی چاوەکە دەکرێت و ئایا مانای چییە؟ بەڵێ زۆر سپاس ئەم دەرفەتە. لە ڕاستیدا خۆی زۆر جۆری ژمارە هەیە بۆ پێوانەی چاو. بەنسبەتی 6/6 ئەوە پێوانەیەکی کۆنا پێشتر بەکار هاتووە. مانای ئەوەیە لە دووری 6 متر ئەو پیتە خەڵکی ئاسایی، واتە زۆربەی خەڵک ئەو پیتە ئەبینێت لە دووری 6 متر، واتە کە تۆ لە 6 متر بیبینی زۆربەی خەڵکش لە 6 ئەیبینێت، مانا تۆ کەسێکی تەندروستی. 6/6 یعنی ئەوەی کە هەموو کەس لە 6 متر ئەیبینێ، تۆش لە 6 متر ئەیبینی، زۆر باشەکەواتە 6/6 چاوت تەندروستە، تۆ چاوت تەواوە. کە دوای ئەگۆڕێت 6/9 یان 6/12 زەمانە ئەو پیتانە گەورەترن، خەڵکی ئاسایی ئەتوانێت لە 9 متر بیبینێ، لە 12 متر بیبینێ، تۆ بەس ئەوە ئەبینی، مادا چاوی تۆ کەمترە، کسترە لە چاوی خەڵک. ئەوە بەنسبەتی سیستەمی پێوانەی 6/6. سیستەمی تر هەیە، بۆ نمونە دیسیمێل هەیە بە پۆینتات 20/20 هەیە، سیستەمێکی ئەمریکیە لە دووری 20 پێ پێداڵن 20/20 لە جیاتی 6/6. سیستەمێکی تر هەیە زیاتر ئێمە ئەوە بەکاربێنین، نوێترین سیستەم دیسیمەلە لە پۆینتاتە 1 ماتە واتە 100%. پوینت 9 واتە 90%، ئیدی بەو شێوەیە پوینت 5 واتە 50% ڕێژەی بینینەکەت لە سەدا ئەوەندەیە. ئێمە وەکو پزیشک خۆمان زیاتر ئەوە بەکاردێنین، بەڵام لە ناو خەڵکە 6/6 باوە. زۆر باشە دکتۆر. پرسیارێکی تر، ئەو پشکنینەی کە لە لای پزیشکی چاو دەکرێت هەیە کە سەیری پیتەکان دەکات بە شێوەیەک لە گەورەی و بۆ بچووکی، هەیە لە جیهازێکە سەیری دەکەی خانوویەکی لە ڕووی دوورەوە دیارە، جیاوازیان چیە و کامە باشترە بۆ پشکنینی چاو؟ وەکو باشتر هەردووکی پێویستە، جیاوازن، ینی هەردووکیمان پێویستە. ئەوەی کەوا تەماشای پیتەکان دەکەی باسمان کرد 6/6، ئەوە ڕێژەی بینینە، واتە ئەتۆ ڕادەی بینێنت چەندە، لە سەدا چەندە، یان چاو خەڵکی ئاساییەوە تەواوە یاننا، ئەوە ڕادەی بینینە. ئەوەی تر پشکنینی دەرەجەی چاوە، واتە خەلەل ناڕێکی لە دەرەجەکانی چاوت، ناڕێکی لە قوسی گلێنەی چاوت، واتە ئەوەیان بە ئامێری کۆمپیوتەر، ئامێری ئۆتۆریفە، ینی ڕنگدانەوەی تیشکەکانی چاوت وەردەگرێتەوە. ئەوە پێمان دەڵێ ئەو چاوە چەند دەرەجە خەلەلی هەیە، واتە بۆ نمونە 1 دەرەجە 2 دەرەجە بە ناقص، بە سالب، یان بە زائید، یان خواری ئەستیگماتیزم پێڵێن لاربینی. ئەو ئامێری کۆمپیوتەرە کە پێی دەڵێن ئۆتۆریفراکتۆمیتەر، پێمان دەڵێت چەند دەرەجە خواری هەیە لەو چاوەیە کە پێویستە ڕاست بکرێتەوە. دوای باسی ئەوەش بکەین بەچی ڕاست بکرێتەوە چارەسەرەکانی. ئەوەیان دەرەجەکانی ناڕێکی چاوەکە دەرەهێنێت، ئەوەی تریان ڕادەی بینینەکە دەرهێنێت. ئێمە هەردووکیمان پێویستە و پشکنینی تریشمان پێویستە بۆی زیاتر تێبگەین. زۆر باشەکەواتە هەردوو یارمەتی دەرم بۆی پزیشکەکە بتوانین بە تەواوی تەشخیصی یاخود پشکنینی نەخۆشەکە بکات. دکتۆر، لە ئەوەی لە کلمە باوە گێزەر زۆر بەسوودە بۆ بینینی چاو. چ سەوزەک یاخود میوەک خواردنی ترمان هەیە کە یارمەتی چاو دەداتن بۆ ئەوەی بینینەکەی زیاتر بێتن یاخود تونتر بێت؟ ڕاستە، خۆی لە ڕاستیدا کۆمەڵێکی زۆر خۆراک و خواردەمەنی هەیە بۆ تەندروستی چاو زۆر پێویستن. ئێمە باسی گرنگەکانیان بکەین. گێزەر لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر ڤیتامین ئەی تێدا هەیە، هەر لە کۆنەوە باس کراوە کە گیزەر بۆ چاو گێزەر زۆر باشە، بەڵام زۆر خواردنی تر هەیە لەوانێ لەویش باشتر بێت، زۆر خەڵک شارەزایی لێ نییە. بۆ نمونە هێلکە، بۆ نمونە ماسی، گۆشتی ماسی، ڕۆنی ماسی، ئەوانە ڕێژەیەکی زۆر بابەتی تێدایە کە
کە ئیسیفادە هەیە بۆ تەندروستی چاو پاراستنی چاو لە نەخۆشیەکان چەرەزات بە تێکڕای چەرەزات هەندێک سەوزەمان هەیە وەکو برۆکۆلی و سەوزەی خەس و ئەوانە دژە ئۆکسانەکانی تایە بێتاسانسینی تێدایە پرۆڤیتامینی تێدایە ئەوانە هەروەها بێتەوە بلوبێری ئەمانە زۆر ڤیتامینات و مادەی تێدایە کە زۆر ئیسیفادەی هەیە بۆ چاو ینی ئەوانن کە زۆر زیاتر بەڵام زۆر خواردنی تر هەیە ناتوانین لێرە باسیکەین ئەم چەندانەی باسم کرد بە شێوەیەکی گشتی زۆر ئیسیفادەیان هەیە بەڵێ زۆر باشە دکتۆر لەوانەیە هەرچەندە ئەو خواردنانەش بخۆین بەڵام لە کاتێکدا چاوت کەس بێ بۆ خواردنانە چاک نەبێ بۆ هۆکاری چاوکزی چییە ئەگەر وەرگین بە شێوەیەکی گشتی بەڵێ بزەبت ئەو پۆینتە زۆر مهمە ئەو خواردنانە نابێتە ئەوەی کە تۆ دەستبەرداری چارەسەرەکان بێت ینی کەسێک چاوی کز بێت بە گێزەر و ڕۆنی ماسی و هێلکە و چەرەزات و ئەو شتانی باسمان کرد کزی چاوی باش نابێت یان نەخۆشی ئاوی ڕەشی هەبێ ئاوی سپی هەبێ ئەوانە هەرگیز چارەسەری ناکە ئەوانە تەنها بۆ پاراستنی تەندروستی چاو بۆ مانەوەی تەندروستی چاو بە بەهێزی بۆ چابوون لە نەخۆشیەکان بەڵام بەنسبەتی کزی چاو هۆکاری زۆرە یعنی ئەگەر تۆ پرسیارەکەدەوە باسی هۆکارەکانی کزی چاو بکەین بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی وەرگین هۆکار زۆرن ئێمە لێرە دەتوانین باسی هۆکارەکانی کەوا زۆر بڵاون لە کزی چاو ئەوەی کە زۆر بڵاون یەکەم ئەوەی کە باسمان کرد کەسێک دەرەجەی چاوی تەواو نەبێت وادە کە دەرەجەی ناقص یان بەزائیت یان خواردبینی نەبێت کە پێی ئەڵێن دووربینی کورتبینی یان لاربینی ئەستیگماتیزم واتە کە پشکنینی کۆمپیوتەری بۆ ئەوکەین هیچ دەرەجەیەکی نەبێت مەفروض وایە ئینسان دەرەجەی سفر بێت هەتاوەکو باشترین بینین ببینێت ئەوە یەکێک لە ئەوکانە هۆکارەکانە هۆکاری تر ئەگەر کەسێک ئەوانی کە زۆر بڵاوە ینی ئەوەی کە دەرەجەکان لە هەموو تەمەنێک بەنسبەتی ئاوی سپی لە تەمەنی گەورەیە ئاوی سپی ئەبێتە هۆکاری ئەوەی کەسێک چاوی کز بێت بەنسبەتی کزبوونی شەبەکە تۆڕی چاو کزبوون لە دەماری سەرەکی عەسەبی چاو بەنسبەتی هەبوونی هاوکردن وەکو هاوکردنی ڤایرۆسی هاوکردنی بەکتیری هەبوونی نەخۆشی درێژخایەن لە چاو وەکو گلێنەی قوچەکی وەکو تەمبەڵی چاو لە مناڵان ئەوانە زۆر هۆکاری باون بۆ کزی چاو هۆکاری ترش زۆرن مانوێ باسیکەین بەڵام باسی هۆکارانە بە شێوەیەکی گشتیەکان زۆر باشە دکتۆر بەر بڵاوترین هۆکار کە باسمان کرد دووربین و نزیکبینیە ئەم جیاوازیان چیە و چۆن بتوانین چارەسەریان بکەین ئایا چارەسەریان هەیە؟ بەڵێ بەنسبەتی دووربینی و کورتبینی لەگەڵ لاربینی ئەوانە وەکو باسمان کرد زیاتر شتەکە فیزیکە فیزیاییە ینی قەوسی چەمانەوەی گلێنەی چاو لەگەڵ هاوێنەی چاو عەدەسەی چاو ناڕێکە یا ئەوەتە زیاد دەرپەڕیوە قۆقزە بۆ دەرەوە یا ئەوەتە گلێنەکەی پانە کەمتر ئەو بۆ یان لە دوو لاوە خوارە ئەمانە ئەبێتە هۆی مەسەرەن کوردبینی بە دەرەجەی ناقص دەرەچێت واتە بۆ دوور چاوی کزە بۆ نزیک باشترە ئەمەی تر دووربینی واتە لە نزیک چاوی باش نییە لە دوور تۆزێک باشترە ئەمەی لاربینی یعنی شتەکان بە لاری ئەبینێت زۆر جار مانشێت و شتەکان ئەبینێت سێبەریان هەیە شتە وردەکان ئەبینی ئەچنە سەریەکەوە شتەکان زۆر ڕوون نین لێ تێکەڵە بێ ئەمە ئەستیگماتیزمیان هەیە لاربینیە ئەویش ئەستیگماتیزمیش بە هەردوو جۆر هەمانە بە جۆری زائید و بە جۆری ناقص بە ماینەس و بە پڵس هەمانە لە ئەستیگماتیزم بینە سەر چارەسەرەکانیان ئەوانە وەکو چارەسەر چەند جۆرێک چارەسەرمان هەیە ئێستا چارەسەرەکان زیاتر بوون وردە لە بێ پێشکەوتنی پزیشکی ئاسانترین چارەسەر ئەوەی کە زۆر باوە چاوێلکەیە توانی بەپێی ئەو نمرەیە کە گرفتی هەیە زائیدە ناقسە لاربینیە هەموو جۆرێک چاوێلکەمان هەیە ئەتوانی بە چاوێلکە لە چاو بکات بەردەوام
بینینی باشە بێت. یەک لە ئەم چاویلکەی کە لە چاو دەکرێتن یەک لە پرسیارەکان بوو کە لە بۆمان هاتبوو هیچ ئەگەری هەیە کە چاوەکە باشتر بکاتن یاخود دەرەجەکەی ڕابگری؟ ینی بەڕاستی بۆ منداڵ چاوێلکە هەم بۆ بینینیشە هەم چارەسەریشە چونکە منداڵ ئەگەر چاوێلکە نەکات لە کاتی خۆیدا لە تەمەنێکی دیاریکراوە بۆ نمونە لە ژێروی 10 ساڵ چاوەکەی تووشی تەمبەڵی ئەبێت لەبەر ئەوە لە مناڵایە بۆ خێلی چاو زۆر جار چاوێلکە تەنها چاوێلکە خێلی منداڵ چاکەکات دوورەکەوێتەوە لە نەشتەرگەری نەجاتی ئەبێت فبەنسبەتی مناڵ هەم چارەسەرە و هەم بینینیشی باشە بێت هەم کزیەکە چاکە هەم چارەسەرە بەنسبەتی تەمەنی گەورە مەسەرەن تەمەنی 18 ساڵ بەسەرەوە ڕاستی دەرەجەکان جێگیر ئەبن چاوێلکە تەنها بۆ بینینە دەرەجەکانی نەزیاد ئەکات نە ئەوگۆڕێت ئەو چاوێلکە بەکاردێنێت تەنها کزبینەکەی باشەکە بینینەکەی باشەکات هەر کاتێک چاوێکی لە چاوێ جوانترە بینێت لە چاوی نەکات کزە بینێت واتە چارەسەری نەخۆشیەکەی ناکات بۆیە ئەبێت بەردەوام بەکاری بێنێت. چارەسەری تر ئەوەیە هاوێنەی لکێنراوە واتە عەدەسەی لاسیقا بە هەمان دەرەجەی نمرەکەی کەوا لە چاوێلکە هەیەی ئەتوانێت عەدەسەی لاسیقا لە سەر چاوی دابنێت نەخۆشەکە ئەو هاوێنەی لکێنراوە ئەبێت کەسەکە بەڕاستی زۆر پابند بێت کۆمەڵێک ڕێنمایی تایبەتی هەیە هەموو کەسێک ناتوانێت ئیدارەی بکات ئەبێت زۆر خاوێن ڕای بگری ئەبێت بەردەوام تاقیمی بکەی ئەبێت لە دانانەکەی زۆر بە جوانی دای بنی چای خۆت ئەزیەت نەدەی لە دەرهێنانی عینی ئەبێت شەوان دەری بێنی بۆی چاوەکە چووکە ئۆکسسیژینی پێویستە لە تۆ دائیم بەجێی بێڵی ئۆکسسیژین ڕائگرێ لە چاو هەرچەندە هەندێک جۆر هەیە کە پۆری تێدایە کە ئۆکسسیژین یارمەتی ئۆکسسیژینەدات بەڵام وەکو پزیشک ئێمە پێمان باشە شەواندەری بێنێت ئیسراحەتێک بدا بە چاوەکەی ئۆکسسیژین وەربگرێت بە بەردەوامی لە چاوی نەبێت ئەو هاوێنانش هەمویان مدەیەکی دیاریکراویان هەیە بۆ بەسەرچوون وادە ئەکسپایریان هەیە کە ئەکسپایری بەسەرچوو یەکسەر فڕێدا دانەیەکی تر وەربگرێت هەرچەندە هەندێک مارکە وشتیوە هەیە باسیەواکەن 6 مانگ ئەوانە ئێمە پێمان باشە زووتر ئینسان بیگۆڕێ دانەیەکی نوێ بەکاربێنێت ئیدی لەگەڵ ئەوەشدایە هەر کێشەی ئەویان هەیەت هەو بکات ئیلتیهابکردنی بەکتیریا و ڤایرۆس یان دروستکردنی حساسیە هەستیاری لە چاو بریندارکردنی چاو جۆرێک لە میکرۆب هەیە لە چاو ئەنتامیبیا فتریاتە ئەوەیە پاراسایتە ئەوە دروستە بێت لەو کەسانە فەبێ ئاگادار بن زوو ئەگەر هەر کاتێک هەستیان بە کێشە کرد زوڕای گرێ و سەردانی پزیشکی پسپۆر بکات ئەو چارەسەری دووەم بوو چارەسەری سێم ئەتوانین بە لەیزەر وەکو ئەزانن ئێستاکانە زۆر لەیزەر بڵاو بۆتەوە پێشکەوتووە ئەتوانن ئێمە بە لەیزەری چاو ئەو نسبەت خەلەلەی فیزیاییە ئەو ناڕێکیە ڕێکخینەوە دەرەجەکانی بۆ سفر بکەینەوە ئیدی پێویستی بە چاوێلکە و بە هاوێنە نابێت چاوی کزبینەکەی نەجاتی ئەبێت ئێستا شتی نوێ پەیدا بووە بۆ نمونە هاوێنەی تایبەتی هەیە بۆ ئەو کەسانی بۆیان ناگونجێت ئەو چارەسەرانی تر بۆیان ناگونجێت ئەتوانین هاوێنەی ICL پێڵێن ئەیچێنین لە ناو چاوی لەسەر هاوێنەکەی خۆی ئەو ناڕێکیە بۆی تعویزەکەینەوە بۆ ڕێکە خینەوە دکتۆر بۆ ماوەیەکی دوور و درێژ وەکو چارەسەر بەکاردێت بەڵێ ئەو ICL هەرچەندە شتەکە نوێیە وەکو بڵێ زۆر دراسات و لێکۆڵینەوەی زۆرمان نییە شتەکە نوێیە زۆر چەند ساڵانێکی زۆر نییە بەکار هاتووە دەرکەوتەی دوورخایەنمان نییە بەڵام کەدای ئەنەی بۆ یەکجاریە لە ناو چاوی ئیدی ئەمینێتەوە ئەو چاوێلکەیە بە یەکجاری نەجاتی ئەبێت لە کێشەی کزبینی ئەمانە ڕێگا بڵاوەکانن ینی بۆ چارەسەری کزبینی باشە دکتۆر باسی لێزەرمان کرد چەند لێزەرمان هەیە بۆ چاو ینی ئێستا لێزەرمان گوت بۆ مەسەلەی کزی چاو لێزەرێکی تر هەیە ماوەیەک بڵاو بوو گۆڕینی ڕەنگی چاو ئایا ئەمە دروستە و کێشەمان بۆ دروست دەکات؟ بەڵێ
بەنسبەتی جۆرەکانی لەیزەری چاو یعنی ئێمە ئەگەر باسی هەموو لەیزەرەکان بکەین لە چاوە بەڕاستی زۆر فراوانە ئەوانەی کە زۆر بڵاو بەڵام ئەو لەیزەرەی کەوا بۆ کزبینی بەکاردێت پێی دەڵێن ئێگزایمەر لەیزەر ئەوە جۆرێکە لە لەیزەرەکان لەیزەری ترمان هەیە بۆ شتی تر بەکاردێن لەیزەری تۆری چاومان هەیە ئارگۆن لەیزەرمان هەیە بۆ خاوێنکردنەوەی عەدەسەی چاو یاک لەیزەرمان هەیە بۆ بەکارهێنانی بۆ نەخۆشی ئاوێڕەشی چاو ئێمە وەکو لەیزەر لە چاودا زۆر جۆرمان هەیە و ڕۆژانە بەردەوام شتی نوێتر دێت ئەو لەیزەرەی بۆ کزبینی بەکاری دێنین جۆری زۆرە وەکو دەست پێ بکەین لە جۆرەکان جۆری لەیزەری ئاسایی پێدەڵێن PRK لەیزیکمان هەیە ئەوانە جۆری نەشتەگەرەکانە ئیپی لەیزیکمان هەیە فیمتۆسەکەند هەیە جۆری سمایل هەیە ئەوانە کە زۆر باون جۆری تریش هەیە بەڵام ئەمانە کە زۆر باون و بەکاری دێنین و دکتۆر ئەو نەشتەرگەری یاخود ئەو لێزەرێکە هەڵدەبژێری بۆ نەخۆشەکە پزیشکەکە دیاری دەکات بەپێی حاڵەتی چاویتی یان چ حاڵەتێک بۆ خۆی ڕاستی ڕێی نەخۆشش وەردەگرین بەڵام ئێمە پێمان باشترە نەخۆش زیاتر گوێ لە بڕیاری دکتۆرەکە بگرێت هەندێک جۆر هەیە چاوەکە بڕیار دەدات یعنی ئیدی ئەو چاوە ناتوانێت ئەو جۆرە بەکاربێنێت بۆ نمونە ئەگەر گلێنەکەی تەنک بێت هەندێک جۆر هەیە ناتوانین بۆی بەکاربێنی وەکو لەیزک و فیمتۆسەکەند و ئەوانە جۆری PRK باشترە هەندێک جۆریش هەیە مەسەلەن هەندێک چاو هەیە دەرەجەکانی زۆر بەرزە بۆ نمونە دەرەجەی ناقسی هەیە بە دەرەجەیەکی زۆر بەرز دەرەجە و ئەوانە 9 ئەوانە باشتر وایە ئەگەر گلێنەکەی تحمل بکات سمایلی بۆ بکەین ریلەکس سمایل هەیە جیهازێکی نوێیە جۆری چاوەکە هەندێک جار ناچارمان دەکات ئیلا ئەو جۆرە لەیزەرە بەکاربێنین بەڵام لە زۆربەی حاڵەتەکان ئێمە ئەتوانین بڕیار بدەین کامە جۆر لەیزەر بەکاربێنین و زۆر جار ئێمە لەگەڵ نەخۆشایە باسی ئەەکەین مناقەشەی ئەەکەین نەخۆشەکە هەندێک جۆریان هەیە ژان و برژانەوەی لەگەڵە هەندێک جۆریان هەیە ژان و شتەکەی کەمترە هەندێک جۆریان هەیە یەکسەر پاش نەشتەرگەری نەخۆش هەڵەسێتەوە چاوی یەکسەر 6/6 ئەبینێت هەندێک جۆر هەیە چەند ڕۆژێکی پێچێ ئەم جۆرانە ئێمە لەگەڵ نەخۆشە باسی ئەەکەین باشتر وایە نەخۆش بڕیاری دکتۆر پەسەند بکات ئێمە هەندێک جار ئەیدێن بەدەستی خۆیان کامیان بەدڵ بوو ئەوەیان بۆ هەڵەبژێری زۆر باشە دکتۆر هەر ئەو پرسیاری دووەمم کە ئەوەی گۆڕینی ڕەنگی چاو بەڵێ بەنسبەتی گۆڕینی ڕەنگی چاو ئێستا ئەوە شتێکی نوێ تازە پەیدا بووە ئەویش دوو جۆر هەیە جۆرێکیان ئەوەیە هەر بە لەیزەر لەو ڕەنگینەی چاو ئەو پەردەی کەوا ڕەنگی چاومان نەداتی هەندێک کەس هەیە ڕەشە هەیە ڕەنگی قاوەیە هەیە شین و سەوزە بە لەیزەر لەو پەردە ئەدەن ڕەنگی کاڵە بێتەوە واتە چاوەکە کاڵترە بێتەوە ئەو زۆر جار نەخۆشەکان حەزەکەن چاویان کاڵ بێ مەسەر حەزی بە ڕەنگی کاڵە بەڵام ئەوە ئێمە نەسیحەتی ناکەین یعنی و ناشیکەین و ڕێگە پێدراویش نییە ئەوە یەک لە جۆرەکانێتی کێشەی ئەو جۆرە مەسەلەن زۆر جار ئەو ڕەنگینەیە تووشی هەوکردنە بێت تووشی جۆرێک لە ئیلتیهاباتی درێژخایە نەبێت کە وەکو ڕۆماتیزم تووشی ئاوی ڕەش ئەبێت لەبەر ئەوەی کوونەکانی دەرچوونی دەرچەی ئاوی چاو ئەگرێت زۆر کێشەی تر ئەبێت دروست بووە لەو حالەتە فە ئێمە بە هیچ جۆرێک ئامۆژگاری ناکەین زۆر باش ئەو بکرێت جۆرێکی تر هەیە مادەیەکی تایبەتە وەکو مادەیەکی پلاستیکیە وەکو ئەکریلیکە ڕەنگی لەسرە ئەو ڕەنگە وەکو هاوێنەیەکی تەنکە ئەیچێنن لەسەر ئەوکە ئەوەیان زیاتر کێشەی هەیە ینی ئەوەیان لەسەر ڕەنگێنەکە داانێت ئەو زیاتر هاوکردن دروستەکات هەر بە تەواوەتی زاویەی چاوەکە ئازیێتە داد زۆر کێشە بۆ چاوەکە دروستەکات ئەویان خراپتریشە لە لەیزەرەکە فە ئێمە ئامۆژگاری ناکەین ئەو چارەسەرانە هەیە وڵاتانی دەوروبەر دەیکەن بەڵام هیچ ئامۆژگاری ناکەین سەرکەوتونین بە پێی تۆژینەوە تا ئێستا سەرکەوتونە پەسەند نەکراوە وەکو چارەسەر زۆر باشە دکتۆر باسی لێزەرمان کرد تەمەنی گونجاو بۆ ئەنجامدانی لێزەری کزی چاو بۆچی ئەو تەمەن هەڵبژێرین بەڵێ
بە شێوەیەکی گشتی ئەو تەمەنەیەکەوە زۆر گونجاوە ئێمە هەموو جار ئەڵێن لە تەمەنی 18 ساڵیەوە تا تەمەنی 45 ساڵی ئەوە لەو مەجالەیە ئەتوانین لەیزەر بکەین. بۆچی لەو تەمەنە لەبەر ئەوەی تا تەمەنی 18 ساڵی چاویش وەکو لەشی مرۆڤ چاویش لە گۆڕاندایە، چۆن لەشی ئەو مناڵە گەورە ئەبێ و ئەگۆڕێ چاوەکەش بەردەوام لە گۆڕاندایە. فتۆ هەتا تەمەنی 18 ساڵی ئەگەر پێشتر لەیزەری بۆ بکەی ئەگۆڕێت، دوای ئەوە دیسان دەرەجەکان تێکەچێتەوە. بۆیە لە 18 ساڵی زۆربەی کەسەکان لە 18 ساڵی شکلی خۆی وەرەگرێت، چاوەکە شکلی خۆی وەرەگرێت، ڕائوەستێ جێگیرە بێت بۆ دەرەجەکانی کەمتر ئەگۆڕێت. دکتۆر ئەگەری دووبارە گەڕانەوەی هەیە چاوەکە کەس بێتەوە دوای ئەنجامدانی لێزەر؟ بە ئەوشتەوەکەم لە تەمەنی 45 بەسەرەوە پێمان خۆش نییە لەیزەر بکەین، ئەەکەین ئەتوانین بکەین، بەس لەبەر ئەوەی تووشی نزیکبینی ئەبێت نەخۆشەکە دیسان هەر تووشی چاوێلکە ئەبێتەوە بۆ نزیکبینی، لەبەر ئەوە بە یەکجاری لە چاوێلکە ڕزگاری نابێت، بۆیە لە 45 بەسەرەوە زۆر نەسیحەت ناکەین. فلە تەمەنی 18 بۆ 45 باشە، و لە 18 زۆر پەلە نەکەن باشە، زۆر جار پەلە ئەکەنە. من پێم خۆشەوەکو خۆم پێم خۆشە 20-22 ئەوجا لەیزەران بۆ بکەم ئەگە زۆر پەلەم لێ نەکەن. بەنسبەتی ئەوەی کە کزیەکە یەکجاریان ئەگەڕێتەوە، بەڵێ احتیمالە هەندێک جۆر هەیە ئەگەڕێتەوە، لە هەندێک تەمەن زیاتر ئەگەڕێتەوە، یعنی بە کورتیش ڕوونی بکەینەوە ئەوانەی زۆر زوو ئەیکەن لە تەمەنی 18 ساڵ و 19 ساڵ زیاتر احتیمالی ئەوەی هەیە چاوەکە هەندێک بگەڕێتەوە. ئەوانەی جۆری دەرەجەکانش دەوری هەیە، بەڕاستی ئەوانەی دەرەجەی ناقسیان هەیە باشترن، یعنی ئەوانەی کورتبینیان هەیە، خۆشبەختانە زۆربەی خەڵک کورتبینیە، بەڵام ئەوانەی دەرەجەی زائیدیان هەیە، دووربینیان هەیە، ئەوانەی لاربینیان هەیە، ئەستیگماتیزمیان هەیە، ئەوانە ڕێژەی گەڕانەوەیان زیاترە، احتیمالی زیاترە بگەڕێتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە تەمەنی نزیکی 30 ساڵ و بەسەرەوە ڕێژەی گەڕانەوە عادەتەن کەمترە، لە تەمەنی زووتر 18 و 19 ڕێژەی گەڕانەوە زۆرترە، بەڵام ڕێژەی گەڕانەوە کەش بەڕاستی ئەویش ڕێژەیە نسبیە، لە زۆربەی کاتە هەمووی ناگەڕێتەوە. بۆ نمونە 3 دەرەجەی هەیە، دەرەجەیەک دەرەجەیەک و نیو ئەگەڕێتەوە، هەندێکی ئەگەڕێتەوە، لە تەمەنە گەورەکان زۆر جار ناگەڕێتەوە. کە گەڕایەوەش ئەگەر پاشی لەیزەرەکە لە کاتی دووبارە بمانەوێت لەیزەری بۆ بکەین، ئەتوانین بەمەرجێک هێشتان گلێنەکەی ئەو کەسە پشکنینی بۆ بکەین، گلێنەکەی مەجای تیابێت دووبارە لەیزەری لێ بدەین، چونکە ئێمە بە لەیزەر بەشێک لەو گلێنەیە هەڵەگرین، یعنی تۆزێک تەنکی ئەەکەینەوە. ئەگەر هێشتان ئەستوریەکەی مابێ و کێشەی نەبێ، خەلەلی نەبێ، ئەتوانین دووبارە لەیزەری بۆ بکەینەوە، بەڵام زۆر دەگمەنە ئەو حاڵەتانە، زۆر دەگمەنە دووبارە پێویستیان بە لەیزەر بێتەوە. زۆر باشە دکتۆر، بابەتێکی تر بابەتی جوانکاری، عەدەسەی جوانکاری ئەوانی کە بەکاردێن، هەیە ڕۆژانە بەکاردێنی و هەیە بۆ ماوەیەکی بەردەوام. ئایا هیچ عەدەسەیەک هەیە کە بتوانی بۆ ماوەیەکی دوور و درێژ لە چای بکەیت و نەهێنیتە دەرەوە؟ یعنی ئەوە باسم کرد لە چارەسەری کزی چاو، هەڵدێک کەس هەیە هاوێنە بەکاردێنێ، هاوێنەمان هەیە وەکو عەدەسەی چاو بە دەرەجەیە بۆ کزبینی، هەندێک جۆرمانەیە هەردووکێتی، هەم جوانکاریە و هەم دەرەجەشی هەیە، واتە ئەو کەساگە چاوی کزبێت هەم ئەتوانێت دەرەجەکانی تیادا بنێ، هەم ڕەنگەکەی کە خۆی حەزیلەتی ئەتوانی دایبنێت. هەمان ڕێنمایی بۆ هاوێنەی چارەسەری کزبینی پێویستە بۆ هاوێنەی جوانکاری، پێویستە ئەو کەسە نابێت نەگەر ڕۆژانە بەکاری بێنێ، پێویستە ئەو کەسە پابند بێت بە ڕێنمایەکان، ینی پێویستە مولتەزم بێت، ئەو ڕێنمایانەی باسمان کرد لە دانانی، لە دەرهێنانی، لە خاوێنکردنەوەی، لە جوان هەڵگرتنی، تاقیمکردنی، کاتێک کە بەسەر چوو بیگۆڕێت، کاتێک کە شەوان بەجێی نەهێڵێت لە بیری نەچێت، کاتێک هەستی کرد تووشی هەستیاری بووە یان تووشی جۆرێک لە هەوکردن بووە، زوو ڕایگرێت، چارەسەر وەرگێت، سەردانی دکتۆر بکات. لەگەڵ ئەوەشدا ینی ئەو کەسانی زۆر پابندن کێشەیان کەمە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر هەندێک کەس تووشی کێشە ئەبێت، ینی ئەبێت ئاگای لێبێت کە تووشی کێشە بزوو سەردانمان بکە. زۆر باشە، هەوڵاتی دەتوانی لە ڕێگەی ئەپلیکیشن دکتۆر ئۆنلاین قسەی لەگەر پزیشکی
چاو بکەن بۆ ئەوی زیاتر ڕێنمایی وەرگن لەسەر چاوەکانیان. دکتۆر بابەتێکی تر کە زۆر گرنگە باسی بکەین بەکارهێنانی سکرین وەکو مۆبایل شاشە تیڤ بۆ منداڵ و گەورە. ئایا منداڵ لە چتەمەنێک بتوانێت مۆبایل بەکاربێنێ یاخود بتوانین سەیری تیڤ بکاتن و بۆ گەورەکانیش بۆ ئێمە تا چەند تەندروستە بۆ چەند کاتژمێر بتوانین بەرامبەر سکرینێک دابنیشین. واللهی بابەتی سکرین بەڕاستی بۆتە کێشەیەکی هاوچەرخیان کێشەیەکی مۆدێرن زۆربەی خەڵک ئێستا ڕۆژانە کاتێکی زۆر لەسەر سکرین بەسەر ئەبات بەنسبەتی ئەوەی کێشەکانی سکرینی مەکو مۆبایل و کۆمپیوتەر و ئایپاد و ئەو شتانە چەند کێشەیەک بۆ چاو دروستەکەن لەوانە وشکی چاو واتە کە تۆ تەماشای سکرین ئەەکەی تەماشای مۆبایلەکەی شتێکە خوێنیتەوە چاوپڕکاندنت کەمە بێتەوە چاو زیاتر ئەەکەیتەوە چاو زەقەکەی ئەو تیشکانە بە چاو دەکەوێت ئیدی ئەو تیرفلم تەبقەی فرمێسک ئەو لێری فرمێسک دروست نابێ واتە چاو وشکە بێتەوە ئیدی تووشی سووربوونەوە و ئازار و ناڕەحەتیەکات کە ماوەیەکی زۆر سەیری نزیک ئەەکەی ینی چاوەکە ماندووە بێ ماسوولکەکانی تەشەنج ئەەکەن ماسوولکەکان ماندوو ئەبن ڕق ئەبن لەبەر ئەوە بۆ ماوەیەکی درێژ ئینسان تەمەشای نزیک بکات خراپە چاوەکەی ماندووە بێ ئازیەتە بێت پێویستە ئینسان جاجار تەمەشای دووریش بکات ئەو تیشکانەی لە شاشەکە دەرەچێت بە تایبەتی تیشکەکانی شین و وەنەوشەی و ئەوانە ئەزیەتی چاو ئەدات ئەزیەتی تۆری چاو ئەدات ئەزیەتی چقی بینینی چاو ئەدات ئەو کێشانە دروست ئەکات بۆ چاو لەگەڵ ئەوەشدا هەندێک کێشەی تر هەیە غەیری کێشەکانی چاو وەکو سەری ئێشە و وەکو ئایزۆلیشن عوزلە یعنی تووشی گۆشەگیری ئەوانە ئەبێت یعنی کێشەی سایکۆلۆژیش بۆ کەسەکە دروست ئەکات لەگەڵ دڵتەنگی ئەو شتانە لەبەر ئەوە ئێمە نەسیحەتەکەین ئەو کەسانەی کە ئامێرەکان بەکاردێنن یاسایەکمان هەیە یاسای 20 بە کورتی ئەو یاسایمانە ئەوەیە تۆ 20 دقە ئەگەر تەمەشای سکرینت کرد ئەبێت 20 چرکەش چاود لابەی تەمەشای دوور بکەی لە پەنجەرەوە لە شێکای تەمەشایەکی دوور بکەی 20 پێ دوور بێت ینی چەند مەترێک دوور بێت ئەو جێگایە ماوەیەک تەمەشای ئەوەی بکەی بۆی ئیسراحەتێک بدەی بە ماسوولکەکان تەنها لەسەر یەک شێواز ڕانەوەستێ بۆ ماوەیەکی درێژ هەر 20 قەجارێک پێویستە ئەو تەمرینەی 20 بکەی تەمەشای دوور بکەی بۆ ماوەیەکی کاتی و ئێمەش بە شێوەیەکی گشتی نەسیحەتەکەین لە 40 دقە زیاتر بەردەوام نەبی پاش 40 دقە باشتر برێکێک وەرگری ئاوێک بە چاو دابکەی یان قەترەی فرمێسکی دەستکرد بەکاربێنی و لە تێکڕای ڕۆژەکەشە ئەگۆڕێت ینی بەنسبەتی مناڵ زیاتر دەبێت پابند بێت ینی ئەگەر هیچ تۆژینەوەیەک هیچ ژمارەیەک دانەندراوە ینی تا ئێستا بڵێ ئەوەندە سەعاتە لەوە زیاتر خراپە بەڵام بەگشتی بۆ مناڵ لە تێکڕای ڕۆژەکەیان نەگاتە 2 سەعات باشە ئەویش وەکو گوتمان بەش بێت باشترە دابش بێت کاتەکان بەنسبەتی گەورانیش ئامێرەکانی مۆبایل و ئەوانەی کە زۆر نزیک بەکاری دێنن هەوڵ بدات لە 4 سەعات زیاتر نەبێت ئەوە باشترە لە ڕۆژێکدا بەنسبەتی کۆمپیوتەر و ئەوانە تۆزێک باشترە ئیدی ئینسان ئەگەر ناچار بوو دەتوانێت لە ڕۆژێکدا بەنسبەتی گەورەکان ئەوەندە بەکاری بێنن بەڵام عینی هەمان ڕێنمایی برێک وەربگرێت کات وەربگرێت ئاگای لەوە بێت چاوی خۆی تەڕ بکاتەوە چ بە ئەو بێت ئەو بێت بەش بەکاری بێن زۆر باشە دکتۆر چاویلکە هەیە چاویلکەی بۆ شاشەی بەکاردی بۆ سکرینەکان ئەو چاویلکەیە لە چاو بکرێن ئیسیفادەی دەبێتن بەڵێ بێگومان بەڵێ ئەوانەی کە زۆر لەسەر سکرینن ئێمە زۆرجار ئامۆژگاریان ئەەکەین حتا ئەگەر نمرەشیان نەبێت وەسەر چاوی کز نەبێت پێویستە چاویلکەیەکی سفر بەکاربێنێت فلتەری تیشکەکانی تێدایە بۆ نمونە هەمانە فلتەری UV بلۆک ینی واتە تیشکی سەروەنەوشەی ئەپارێزێت هەمانە پۆلۆرایزت ئەوە تیشکە شینەکان کەم دەکاتەوە و کەمترین ڕێژەی تیشک ئیسنەدات بلوکەتمان هەیە واتە عینی ئەو تیشکە زیان بەخشەکان ئەپارێزێت ئێمە ئامۆژگاریەکەین ئەوانەی کە زۆر هەم لەسەر کۆمپیوتەرەکان و هەم لە ناو مۆبایلش
ئەو مواسەفاتە هەیە کە تیشکەشینەکان کەم بکاتەوە ئەوانە بەکاربێنن فیلتەری شاشەکان بەکاربێنن لەگەڵ ئەوەشدا چاوێلکەی وا بەکاربێنن کە ئەو جۆرە فیلتەرانی هەبێت کە لە بڕاندی باش بێت فەحسی بکەن کە ئامێرمان هەیە ئەتوانین بیپشکنین تا چەند ڕێژەی ئەو تیشکانە ئەگەڕێنێتەوە ئەو جۆرە چاوێلکانە بەکاربێنن لە کاتی بەکارهێنانی سکرینەکان. زۆر باشە دکتۆر بابینە سەر بابەتێکی تر ئاوی ڕەش و سپی چاو. یەکەم پرسیارەوەی بکەم ئاوی ڕەش و سپی چاو پەیوەندی بە تەمەنەوە هەیە و چییە و جیاوازیان چییە و چۆن بتوانین چارەسەریان بکەین؟ بەڵێ بەنسبەتی ئاوی ڕەش و ئاوی سپی بەڕاستی دووشتی جیاوازن. ئاوی سپی باس بکەین زیاتر بڵاوە ئاوی سپی لە هەموو تەمەنێک هەیە بەڵام زیاتر لە تەمەنی گەورەی هەیە. هۆکارەکانی ئاوی سپی هۆکارێک لە هۆکارەکان تەمەنە. یەک لە هۆکارەکان زۆر کەسێک لە دەرەوە بێ لە بە ڕۆژ و یان لە جێگایەک ئیش بکات تیشک و ئەوانە زۆر بەچاوی بکەوێت. ئەزیێدانی چاو وەکو بەرکەوتن بە زەبری دەرەکی هەر شتێک ئازیەتی ئەو هاوێنەی چاو بدات ئەبێت بە ئاوی سپی. چەند جۆرێک دەرمانمان هەیە خاستن دەرمانەکانی ستیرۆید ئەوانەی کەەوە بۆ حساسیە و بۆ کێشەی ئێسک و جمگە و بۆ کێشەی ڕۆماتیزم ئەوانە بەکاردێ وەکو دیکادرۆن دیکسۆن دیپۆمیدرۆڵ و ئەو پریدنیزۆڵۆن و ئەو دەرمانانەی کە ستیرۆیدیانتیایە چ وەکو قەترە چ وەکو حەبوو دەرزی بەکاری بێنی ئەوانە هۆکارن. نەخۆشی درێژخایەن بە تایبەتی نەخۆشی شەکرا نەخۆشیەکانی ڕۆماتیزم نەخۆشی غوددە و نەخۆشی درێژخایەنەکان لەوانێ ببێتە هۆی ئاوی سپی. ئەوە بەنسبەتی ئاوی سپی هۆکارەکان تەمەن هۆکارێکی ڕئیسیە. نەشتەرگەریەکانی تری چاو لەوانەیە لە کاتی نەشتەرگەریایەک لە ئەوکانی بێتە ئاوی سپی. بەنسبەتی ئاوی سپی بەنسبەتی ئاوی ڕەش خۆی کە ناوی ئاوی ڕەشە خۆی تەنها ئاوی ناو چاو زەختی بەرز دەبێتەوە واتە پستانی ئاوی ناو چاو بەرز دەبێتەوە کە ناوێن ناو ئاوی ڕەش لەبەر ئەوەی مناڵ کە ئاوی ڕەشی هەیە لە منداڵی گلێنەکەی چاوی گەورە ئەبێت زۆر ڕەش و گەورە دیار ئەبێت لەوە ناوی هاتۆ بە ئاوی ڕەش گلێنەکە زیاتر گەورە دیار ئەبێت. ئاوی ڕەش بە هەمان شێوە ئەویش چەند هۆکارێکی هەیە ئەوانەی کەوە تەمەن زیاتر لە سەروی 50 زیاتر بڵاوە ئەوانەی کەوە لە عائیلەیان لە فامیلی یعنی خێزانی هەیە بۆ ماوەی خێزانی بەشێک دەور ئەبینێت ئەوانەی کە هەیەە لە دایک و باوکو ئەوەکانیان ئەتوان پێویستە زووتر پشکنین بکەن. لە کەسەکانی ڕەش پێستەکان زیاتر بڵاوە لە خەڵکی ئاسیا زیاتر بڵاوە عینی بۆ ئاوی ڕەشیش ئەو دەرمانانەی باسمان کرد ستیرۆیدەکان یەکن لە ئەسباب بە تایبەتی وەکو قەترە کە بەکاری بێنی ستیرۆیدەکان ئاوی ڕەش دروستەکەن. بە هەمان شێوە نەخۆشی درێژخایەن هەیە بێتە هۆی ئاوی سپی بە هەمان شێوە شەکرە و ڕۆماتیسم و نەخۆشیەکانی درێژخایەن ئەبێتە هۆی ئاوی ڕەش و ئاوی ڕەش لە منداڵی لەدایک بووش هەیە هەیەکە لە دایکە بێت بە مناڵی یەکسەر ئاوی ڕەشی هەیە. ئەوە هۆکارە گشتەکانی ئاوی هەموو هۆکارەکانش نەزانراوە ئەوانە وەکو فاکتەری ئاسانکردن بۆ توشبوون زۆربەی هۆکارەکانیشی نەزانراوە دیاری نەکراوە یعنی هەندێک کەس هەیە هیچ لەو کێشانەی نییە و تووشی ئاوی سپیش دەبێت. دکتۆر کە بینە سەر چارەسەرکردنیان چارەسەریان جیاوازە چۆن چارەسەر دەکرێن پێویستی بە نەشتەرگەریە؟ بەڵێ بەنسبەتی ئاوی سپی چارەسەر تەنها نەشتەرگەریە بە کورتی یعنی هیچ چارەسەرێک نییە لە دنیادا بۆ ئاوی سپی ئەبێ ئاوەسپێکە لا ببین لەگەڵ ئاوەسپێکە هاوێنەکەش لا دەبین ناچار دەبین کە هاوێنەیەکی بۆ بچێنین عادەسێکی لەسەردانین. هەندێک قەتەرات و دەرمان ئێستا پەیدا بووە کە بۆ ئاوی سپی باشە کەمی دەکاتەوە ڕێگریدا بەڵام لای نابە یعنی وەکو ڕێ ئامۆژگاری بۆ ئەو کەسانی ئاوێن سپیان هەیە بە هیچ جۆرێک زۆر تاخیری نەکەن. ئێمە ئەو قەترانە ئەنووسین ئەوانەی کە ئاوی سپیەکەیان زۆر کەمە بەڵکو تاخیر بێت نەستەگەرەکەی دوار بکەوێت درەنگ پێش بکەوێت بەڵام کە کەسێک ئاوی سپی هەبوو ئەبێت 3 مانگ جارێک سەردانمان بکات کەینێ وەختی ئەوە هات کەینێ بینینەکەی کز بوو ئەبێ نەشتەرگەری بۆ بکەین زووتریش بیکەین باشترە چونکە ئەگە زووتر بیکەین بە ئامێرێکی پێشکەوتو ئەیکەین بە ناوی فاکۆ
ئەگەر زۆر تاخیر بێت ناچارە بین بە شێوازێکی قەدیم بیکەین بڕین و دوورینەوە تەقەڵی تێدایە چارە سەری ئاوی سپی نەشتەرگەری بە کورتی ئەبێ نەشتەرگەری بکات بەڵام وەختەکەی کاتی نەشتەرگەرێکە ئەبێت نەخۆشەکە لەگەڵ دکتۆرەکەی سەردان بکات مهمترین خاڵ ئەوەیە کە چاوی کز بێت تەسیر لە بینینی بکات لە ژیانی بکات ئەو کاتە وەختی لابردنی ئاوی سپیە یان چاوەڕێ نەکەن وەکو جاران وەکو قەدیم ئاوسپێکە ڕق بێت قەپات بێت پڕ بێت شێوازێکی کۆنە ئەوە ناچارمان دەکات ئێمەش بە شێوازی کۆن لای ببین بەنسبەتی ئاوی ڕەش بەنسبەتی ئاوی ڕەش ئێمە تۆزێک زەحمەتترە ئاوی ڕەش یەکەم جار کە دایگنۆسی ئەکەین یان دەستنیشانی ئەەکەین ئەوش بە یەک جار نەبێت بە یەک دوو جار تاکید بکەینەوە چکان بەڕاستی نەخۆشیێکی درێژخایەنە و کێشەی زۆر دروستەکات دەبێت بەڕاستی ئەهمیەتی بدەینێ یەکەم جار دەست پێەکەین بە دەرمانەکان بە قەترە دەست پێەکەین ئەگەر بتوانین بە یەک دانە قەترە کۆنتترۆلی بکەین ئیدی متابعی دەکەین دوای ئەوە دەرمانەکانی بۆ زیادەکەین بە دوو قەترە و سێ قەترە و حەبیشمان هەیە ئەگەر زانیمان لە کۆنتترۆل دەرەچێت ئەبێت ناچارەبی نەشتەرگەری بۆ بکەین نەشتەرگەریش عینی دو سێ شێواز هەیە واتە دەرچەیەک دروستەکەین بۆ ئەو ئاوەی کەوا پستانی زۆرە دەرچەیەکی زیاتری بۆ دروستەکەین وەکو بڵێ ڕێڕێوێکی بۆ ئەوکەین لە ڕێگایەکی ترەوە دەربچێت هەندێک جۆری سەمامیشمان هەیە واتە وەکو سۆندەیەک ئاوەکە لە ناو چاوەوە دەربچێت بۆ سەر سپێنەی چاو بۆی ئەوەکەی دابەزێ ئەو زۆرە نەشتەرگەریانیان بکەین هەدەف ئەوەیە ئەو پستانی ناو چاو نمینێت چووکە پستان لەسەر دەماری سەرەکی چاوەکات ئەو دەمارە ئەکوژێت ینی خۆ نەخواستە ئەو دەمارە کە مرد چارەسەری زەحمەتە ناگەڕێتەوە دکتۆر ئەگەری دووبارە گەڕانەوەی هەیە هەردووکان ئاوی ڕەش و سپی دوای نەشتەرگەری بە نسبەتی ئاوی سپی کاتێک کە لامان برد ناگەڕێتەوە خلاص یەک جار نەشتێری بۆ ئەەکەین لای ئەبین جارێکی دیکە ئاوی سپی دروست نابێتەوە ئەمە ئەو عادەسە ئەسلەکەی خۆی کە بۆ بە ئاوی سپی ئەو هاوێنەکەی لا ئەبین ئێمە هاوێنەیەکی دەستکرد دروستەکەین لە مادەیەک پێکاتوە ئەو مادەیە جارێککە نابێتەوە ئاوی سپی واتە تەواو یەک جار نەشتەرگەری ما بۆ کردوشی ئاوی سپی نابێتەوە بەڵام هەندێک کەس هەیە لە پاشی نەشتەرگەری پشتی هاوێنەکە هەندێک سپی ئەبێت وەکو پێی ئەڵێن تۆزێک پیس ئەبێت ئەوە ئاوی سپی نییە ئەوە شتێکی زۆر بەسیتە ئێمە بە لەیزەرێکی بە چەند سانیەک لە بۆی خاوێن ئەەکەینەوە بە یاک لەیزەر پشتی هاوێنەکە سپی ئەبێت خاوێنی ئەەکەینەوە بە چەند چرکەیەک ئەوە ئاوی سپی نییە ئاوی سپی دروست نابێتەوە بەنسبەت ئاوی ڕەش بەڵێ ئاوی ڕەش زۆر جار کۆنتترۆل ناکرێ ینی نەشتەرگەری بۆ ئۆکەی یانی بە دەرمان کۆنتترۆل نەبێت نەشتەرگەری بۆ ئۆکەین نەشتەرگەری بۆ ئۆکەین بێ متابعی بکەین زۆر جار هەیە نەشتەگەریەکە سەر ناگرێت پاشی چەند ساڵێک تێک ئەچێت ئەو ڕێڕەوەی کردومانە قەپات ئەبێت یان هەو ئیلتیها بکات یان بچووکە بێتەوە ئیدی ئاویسپێکە ئاوی ڕەشەکە ئەفۆن دیسان ئەگەڕێتەوە یان ئەو سۆندەی کە دامان ناوە ئەجوڵێ یان قەپات ئەبێ یان لا ئەچێ یان سەرکەوتو نابێ ئاوی ڕەش تۆزێک ئەو کێشانەی هەیە لەوانەیە دووبارە بگەڕێتەوە ناچار دەبین جۆری تر نەشتەرگەری بەکاربێنین و لە بیرم چ بۆ ئاوی ڕەش هەندێک شتی ترش هەیە بێت کە لە دەرمان وەکو باسمان کرد لەیزەر هەیە لەیزەر هەیە لە ئەو جێگایە ئەدەین کەەوە ئاوکە دروستەکات کەمی ئەکاتەوە لەیزەرمان هەیە ئەو ڕێڕەوانەی کەەوە هەیە بۆ دەرچوونی ئاوەکە گەورەی ئەەکەینەوە ینی ئەو زۆرە چارە سەرانش هەیە لەیزەریش هەیە بۆ چارەسەری ئاوی ڕەش دەرمان و نەشتەرگەری و بۆڕی و لەیزەریش زۆر باش دکتۆر بابەتێکی تر باز بکەین هەوکردنی چاو لە تەمەنی منداڵی یاخود هەوکردنی ڤایرۆسی بی بەکتریایی بیدەگواستەوە مابینیان نێوان منداڵان و کامیان هیچ ئەگەری مەترسی هەیە و کامیان خراپترە بەنسبەتی هەوکردنی چاو لە منداڵانش هەیە و لە گەورەش هەیە هەوکردنمان هەیە میکرۆبەکان وەکو هەوکردنی ڤایرۆسی هەوکردنی بەکتیری هەوکردنی ئەوکانی دیکەم شەخۆرەکان و فتریات و ئەوانەی کە زۆر بڵاون بەڕاستی هەوکردنی ڤایرۆسی زۆر بڵاوە ئەو زیاتر ئەگوازرێتەوە لە کەسێک بۆ عادەتەن ڤایرۆس سریعتر ئەگوازێتەوە لە چاوێک تووشەبێ ئەگوازێتەوە بە چاوەکەی دیکە بە دەستی خۆی بە خاولی یان بە شتی تر بە سەرین و ئەو شتانە هەوکردنی ڤایرۆسی زیاتر بڵاوە
و زیاتریش لە مناڵە بڵاوە هەوکردنی بەکتریشمان هەیە هەوکردنی بەکتیری زیاتر کەمترە بەڵام زیاتر چاوەکە ناڕەحەتەکات وەکو ئەوەی پیسی دروستەکات جەراحەت دروستەکات واتە لەگەڵ هەوکردنەکەیە جیق و پیسی زۆر دروستەکات و چاوەکەی زۆر ئەزیێتەدات زیاتر بڵاو بێتەوە بۆ چاوەکە ئەگە زوو چارەسەری نەکەی پێویستە زوو چارەسەر بەگرین هەوکردنی ڤایرۆسی جاریوە هەیە هەر بەبێ چارەسەر خۆی لە خۆیدا سیستەمی بەرگری چایەکاتەوە خۆی چاکە بێت دکتۆر بە دەرمان چارەسەری دەکەین بەکتری بەڵێ هەوکردنی ڤایرۆسی ئەمە متابعی دەکەین چەند دەرمانێکی هاریکاری بۆ ئەنووسی خۆی لە خۆیدا لەش خۆی چارەسەری ئەکات بەڵام هەدەف لە هەوکردنی ڤایرۆسی ئەوەیە بڵاو نەبێتەوە کەسی تر توش نەکات هەوکردنی بەکتیری پێویستە زووتر سەردانمان بکەن پێویستە چارەسەر وەربگرێت پێویستە خاوێن بکرێتەوە بە قەترە و مەڵحەم و جاریش وهەیە چارەسەری گشتی بەکاردێن وەکو سیستمیک وەکو شڕۆ بوو هەبوو ئەوانە هەوکردنی بەکتیری زیاتر چاوەکە ئازیێتەدا ئەویش بڵاو ئەبێتەوە ئەویش هەر هەمان شت بڵاو ئەبێتەوە کەمتر بڵاو ئەبێتەوە هەوکردنی ترمان هەیە هەوکردنی ڕۆماتیزم و هەوکردنی وەکو حەساسیە وەکو هەستیاری کە شتێکی پیس بچێتە چاو هەوکردن دروستەکات ئەوانشمان هەیە ئەوانە بەڵاو نابنەوە دکتۆر شتێکی تر گیرانی فرمێسک بۆری فرمێسک لە منداڵان دایک و باب چۆن هەز بکەن ئەو منداڵە بۆری فرمێسکی گیرایە یاخۆت کەی پەنا بنە بەر پزیشک بەڕاستی ئەوەژێک لە کێشەکانی کەوا زۆر بڵاوە لە منداڵ لە دایکە بن خۆی هەموو کەس لە چاوی لە گۆشەی ژوورەوە بۆ ڕێکمان هەیە لە دوو سەر پێک دێت چێتە ناو لوتەوە ئەو فرمێسکە کە بەردەوام دروست ئەبێت بەردەوام چاوەکەمان بۆ خاوێنەکات و تڕێکات دوایە ئەچێتەوە ناو ئەو بۆ ڕێ و ئەچێتە ناو لوت واتە بە بەردەوام فرمێسک دروستە بێ و زیادەکە چێتەوە ناو لوتەوە لە هەردوو چاو هەمانە مناڵ کە لە دایکە بێت زۆرجار لایەکیان یان هەردوو لای جاری وایە ئەو بۆڕیە لە خوارەوە پەردەیەک هەیە مەفروض وایە خۆی لە ئەساسدا پێشی لەدایک بن ئەو پەردە لێکە بێتەوە بەڵام منداڵ هەیە لە دایک ئەبێت ئەو پەردە ماوەتەوە لەسەر بۆڕیەکە سەری ژیراوە زیاتر لە ناو لوتەوە لە خوارەوە سەری ژیراوە چۆن دەرەکەوێت بۆ دایکەکان مناڵەکە کە لە دایکە بێت لەوانێ یەکەم دووەم ڕۆژ دیار نەبێت دوایە هەستەکات بەردەوام چاوی پڕ ئاوە یعنی بدایەت ئەوها دەرەکەوێت ئەو گۆشەی دوی ژوورەوەی چاوی دائیمەن پڕ ئاوە زۆر جارش ئاوەکە فرمێسکەکە ئەڕژێ بەسەر ڕوومەتیایی بەیانی نیوەڕۆ ئێوارە هەموو کاتێک نیشانەکەی بەس ئەوەی ئاو لە بەبێ ئەوەی منداڵەکە بگرێ بەبێ ئەوەی چاوی ئازیێت بدا هەر ئاگاشی لێنێ ئەو فرمێسکە دێتە خوارەوە لەگەڵیشیا زۆر جار هەوکردن هەیە واتە جیق و جەراحەت و پیسی دروستە بێت لەو چاوە ئەوجا زۆر جار دەرمانش بەکاردێنن بۆی چاکە بێ ئەگەڕێتەوە هەر منداڵێک دایک و باوک هەستیان کرد چاوی دائیمەن پڕ ئاوە و ئاوی لێ ئەڕژێ و زوو ئیلتیهاب هەوکردنی هەیە جیقەکە ئیلتیهابەکات ئەوە ئەگەری هەیە بۆڕێکەی گیرابێت لەبەر ئەوە ئەبێ یەکسەر بهێنن بۆمان ئێمە زۆر جار ڕێنمایان پێ ئەدەین مەساجی بۆ بکەن ڕێژەیەکی زۆر مناڵ بەو مەساج و بەو سەردانیکردن و متابعەکردنە چارەسەر ئەبن ئەگەر بگاتە حەدێک بۆ نمونە ئێمە تا دەمانگ چاوەڕێ ئەەکەین زۆر جار نەسیحەتیانەکەین مەساج بکەن و هەندێک دەرمانیان بۆ ئەنووسین تەنها بۆ هەوکردنەکە واتە دەرمانەکە بۆ ئەوەیە جیق و جەراحەت و میکرۆبەکە نەمینێت بەڵام دەرمانەکە چاناکە بۆڕیەکە هەر مەساجەکە ئەو مەساجکردنە بە شێوازێکی تەندروستی فێریانەکەین ئەوە چارەسەرە ئەگەر گەیشتە دەمانگ و نەکرایەوە ئێمە ئەتوانین بۆی بکەینەوە بە نەشتەگەریەکی بچووک و ئاسان بەڵام لەژێر بەنجی گشتیە ئێمە دائیمەن ئامۆژگاریانەکەین نێڵن بگات ئەو حاددا بە مەساجەکە بە مەزبوطی بکەن ئیهمالی نەکەن 190 چاک ئەبن زۆر باشە دکتۆر شتێکی تری شەیە لە منداڵان زۆر باوە تەمبەڵی لە چاو منداڵان ئەو چییە؟ باڵێ تەمبەڵی چاو بەڕاستی کێشەیەکی ئەویش زۆر بڵاوە ئەویش بەڕاستی کێشەیەەکە زۆر جار لەبەر ئیهمالیکردن لەبەر گرنگی نەدان زۆر منداڵ تووشە بن کێشەکە لەوەیە ئەو نەخۆشیە کاتێکە گەیشتە تەمەنی 10 ساڵ بەسەرەوە چارەسەرمان نەکرد
هێدی چارەسەر ناکرێت لە هیچ جەیەکی دنیادا یعنی زۆر جار نەخۆشمان بۆ دێ دکتۆر چی بکەین ببینە کوێ یعنی کە تەمبەڵی چاو دروست بوو و لە کاتی خۆیدایە ئێمە چارەسەرمان نەکرد دوایە ئیتر چارەسەر نامێنێ لەبەرەوە بەڕاستی کێشەیەکی گەورەیە من زۆر گرنگی ئەدەم زۆر جار باسی ئەەکەم تەمبەڵی چاو کاتێک کە مناڵ بەخۆی مەفروزە منداڵ هەر لەدایک بوو یەکسەر پشکنی چای بۆ بکرێت دوای 2 ساڵی پشکنی چای بۆ بکرێت دوای نەگاتە 6 ساڵی پێش ئەوەی بچێتە خوێندن و داینگە و ئەو شتانە دیسان پشکنی چاو بکات یعنی من زۆر جار ئەم قسە ئەەکەم ئەڵێم هەر هیچ نەبێت لە ماوەی 6 ساڵە لە ماوەی 8 ساڵە یەکجار پشکنینی چاو بۆ منداڵەکانتان بکەن یعنی بۆ هەموو دایک و باوکان بەڕاستی لە ماوەی ئەوەندە ساڵەیە ئێوە منداڵە خۆشەویستەکانی خۆتان جگەر گۆشەکانی خۆتان یەکجار پشکنینێکی بۆ بکەن باشتر وایە لای دکتۆری چاو چونکە زۆر جار منداڵ نازانێت دایک و باوکەکەش نازانن یەک چاو تەمبەڵە یەک چاو کزە ئەوەی دیکە هیچ عیبی نییە لەبەر ئەوە لیان بزر ئەبێت ئاگدار نابن تەمبەڵی چاو لە چی دروستە بێت لە ئەوەی کەوە ئەو چاوە کزە یەک چاویان هەردووچیان کزە واتە چاوەکە وێنەی جوان نابینێت ڕسمێکی مغەوەش دەبینێت کە ئەو ڕسمە مغەوەشە ئەچێت خۆی لە ئەساسدا مێشکی ئینسان لە هەردوو چاو ڕسم وەرەگرێت وێنەکە وەرەگرێت تێکەڵی ئەکات یەک ڕسمی جوان ئەدا بە مێشک شتەکان ئەبینێت کاتێک کە چاوەکە دانەیەکیان وێنەی جوان ئەبینێت سافە هیچ کێشەی نیە 6 لە 6 دانەیەکیان کزە ئەو دوو وێنەیە ئەچێت بۆ مێشک لە سنتەری بینین لە مێشک ئەو وێنەی کەوە صاف نییە مغەوەشە ناڕێکە ئەوە سەپرێس ئەکات واتە کپی ئەکاتەوە مێشک ئەو ڕسمە وەرناگرێت تەنها ئەو ڕسمە وەرەگرێت لەو چاوی کەەوە عیبی نییە واتە ئەو کەسەیکەوە تەمبەڵی هەیە چاوێکان هەر بەکار ناهێنێت تەنها یەک چاو بەکاردێنێت بەو چاوە شتەکانە بینێت ئەو چاوی دیکە هیچ بەکار نایەت هیچ ئەو ڕسمی لەوێوە دێت بەکار نایەت وردە ئەو سنتەرە ئێمە زیاتر ئەڵێن دەماری چاو ئەو دەمارە لەبەر ئەوەی بەکار نایەت وردە سست ئەبێت گەشە ناکە تەمبەڵە بێت جاری وا هەیە چاوێکە جاری وای هەردوو چاوە بەڵام ئێمە ئەگەر پشکنینی بکەین ببینین ئەو چاوە کزە زوو چارەسەری بۆ دابنین چاوێلکەی بۆ دائنین بەپێی ئەو کێشەی هێتی ئەو دەرەجەیە کە چاوێلکەی بۆ دائنین ئێمە هیدی تەمرین ئەەکەین واتە ڕاهاتن تەمرین بۆ ئەو چاوەکەین ئەو چاوەی کە باشە ئەگەر یەک چاوبێ ئەو چاوی کە باشە ئەیگرین بەپێی توندی حالەتەکەی 2 سعاتێک زیاتر ڕۆژانە و متابعی ئەەکەین ئێمە کە ئەو چاوە ئەگرین کە باشە مێشک ناچار ئەەکەین کە ئەو چاوی کەوە تەمبەڵە بەکاری چووکە تەنها ئەوە هەیە ناچار مێشک ئیدی ئەو ڕسمە وەرەگرێت کە چاوێرکەشمان بۆ داناوە ڕسمەکە جوانتر ئەبێت ئیدی وردە ئەو سنتەری بینین وردە گەشە ئەکات لەگەڵ ئەو چاوە بەکاردێنێت وردە ئەو چاوە تەمبەڵە هەروەکو ماسوولکە چۆن تەمرینی پێ ئەەکەی ماسوولکە بەهێزە بێت ئەو سنتەری بینینەش ئەوها پێویستی بەو ڕسمەیە ئیدی کە بەتەنیا ئەو چاوە بەکاردێنێت بۆ ماوەی 2 سعات ئەو چاوەش بەهێزە بێتەوە هەتا ئەگەینە ئەو مەرحەلەی کە ئەو چاوە بە چاوێلکەوە 6 لە 6 ئەبینێت واتە 100% ئەبینێت ئەو تەمبەڵەکەی نامینێت یعنی زۆربەی زۆری مناڵەکان ئەوانەی لە کاتێکی زوودا دێن و جێڕایال ئەبن کە سوکارەکەی تەمرینەکە ئەکەن چاوێلکەکە ئەکەن سەردانمان ئەکەن بە بەردەوامی زۆربەی زۆریان چاک ئەبن یعنی زۆر بە کاتەگەر متابعەکی ئاسانە چارەسەرکردنەکەی یعنی بەبێ ئەوەی مەصرفێکی تیا بەبێ ئەوەزیتیا بەبێ ئەوەی نەشتەرگەری تیا بێت تەنها چاوێلکەیەکی بۆ ئەەکەین تەنها یەک کەڤەرێک پارچە قماشێکە یان لەزگەیەکە لە چاوەکەی ئەدەین ئەو چاوە باشەکەی ئەگرین چاوە تەمبەڵەکەی تەمرینی بۆ ئەەکەین بۆیە بەڕاستی من زۆر ئەو بابەتم بەلاوە گرینگە یعنی هەموو منداڵێک پێویستە پشکنین بکات پێش ئەوەی تەمەنی گەورە بێت کە بوو بە 10 ساڵ و چارەسەرمان نەکرد پاشان هیچمان پێ ناکرێت پاشان چارەسەرەکەی زۆر زەحمەت دەبێت ئەستەم دەبێت زۆر باشە دکتۆر پرسیارێکی زۆرمان هاتیە بەڵام کاتەکە بەشمان ناکات هاتینە کۆتایی بەرنامەمان هاوڵاتیان دەتوان هەر پرسیارێکی زیاتریان هەبوو لە ڕێگەی ئەپلیکیشنی دکتۆر ئۆنلاین لە بەشی ڕاوێژی بە خۆڕایی پرسیارەکانیان ئاراستی ئێمە بکەن تاوەکو بەرنامەیەکی تر بە دیدارتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ